سڵاوتان دەبێت خوێندکارانی ئازیز لە بەندی شەشەمای لاپەڕاستە و نۆ باسی کوردستانەکەین لە دوای جەنگی دووەمی جیهانی تاوەکو ساڵی 1950. کاتێک جەنگی دووەمی جیهانی کۆتایی پێهات، قۆناغێکی نوێ لە مێژووی کورد دەست پێ دەکات کە تیایدا گۆڕانکاریی گەورە ڕوویداوە. یەکەمیان لەلایەنی سیاسیەوە هەست بە پەرەسەندنێکی چالاکی سیاسیەکی لە کوردستانی عێراق و ئێراندا باشووری ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێت، ئەگەر چی لە کوردستانی تورکیا باکوور بە بۆنەی ئەوەی کە سیاسەتێکی توند و تیژیان بەرامبەر بە کوردەکان بەکارهێناوە، سیاسەتی ئاگر و ئاسمیان پێوتووە کە بەرامبەر بە بزافەنەتەوەی و سیاسەکانی کورد هەبووە، هەست بە بوونی چالاکیەکی ئەوتۆ نەکراوە. بەڵام لە کوردستانی باشووری عێراق چالاکی سیاسی و نەتەوایەتی زۆری بەخۆیەوە بینیوە. لەوانە دامەزراندنی چەندین پارت و ڕێکخراوی سیاسی کە گرنگترینیان ئەمانە بوون. یەکەمیان لقی کوردی پارتی کۆمەنیستی عێراقە، حیزبی شیوعی عێراقە. ساڵی 1945 کۆنگرەی یەکەمی پارتی کۆمەنیستی عێراق لە شاری بەغدا بەستراوە. یەک ئەندامی کورد بەشداری تێدا کردووە کە ناوی مەلا شەریف بوو. کردنەوەی لقی کوردی ئەم پارتە بە پێی بەندی 27 لە پەیڕەوی ناوخۆی پارت بە بڕیاری کۆنگرە پەسەندکراوە. ئەم لقە کوردیە بە شێوەیەکی نهێنی کاری کردووە و شاری هەولێر بنکەی سەرەقیی لقەکە بووە. سنووری چالاکیەکانی بەدوای هەولێر لە شارەکانی کەرکووک و سلێمانی تێپەڕی نەکردووە. هەمان پارتمان هەیە، هەر هەمان حیزبی شیوعیمان هەیە، بەڵام لە کوردستان لە پاییزی ساڵی 1945 دامەزراوە. ساڵە حەیدەری سکرتێری پارتەکە بووە. مەکتەبی سیاسی پێک هاتبوو لە چەند کەسانێک: یەکەم نافع یونس، عەلی عەبدوڵڵا، عەبدولکەریم تۆفیق، ڕەشید عەبدولقادر، عەبدولسەمەد محەممەد، نووری محەممەد ئەمین. ڕۆژنامەیەکی دەردەکرد بە ناوی شۆڕش. دوای دەرچوونی ڕۆژنامەکە، پارتەکەش بە ناوی ڕۆژنامەکە ناونەدا. شاری هەولێر بنکەی سەرەکی ئەم پارتە بوو. ئامانجی پێکهێنانی بەڕێوەبەرایەتێکی نامەرکەزی بوو بۆ کورد. پارتی ڕزگاری کورد، حزبی ڕزگاری کورد، لە شوباتی 1945 ئەم پارتەدا ئەمەزرێت. ژماری ئەندامەکانی لەسەروەی 4000 کەسەوە بووە. ئامانجی پارتەکە نەهێشتنی چەوسانەوەی نەتەوەی دژی کورد بوو، چارەسەرکردنی گیر و گرفتە کۆمەڵایەتیەکان و پەرەبێدانی لایەنی ئابووری و ڕۆشنبیری بوو. ڕۆژنامەی ڕزگاری بە شێوەیەکی نهێنی وەکو زمانحاڵی پارتەکە لە ساڵی 1946 بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەردەچوو. هەروەها ڕزگاری هەوڵیدا دەنگی کورد بگەێنێتە ئاستی نێودەوڵەتی. لە ساڵی 1946 دوای بەستنی کۆنگرەیەک بۆ پارتەکە بڕیاردرا کە وەکو دەستپێک بۆ دامەزراندنی پارتی دیموکراتی کورد، پارتی ڕزگاری کورد هەڵبوەشێنێتەوە. دیموکراتی کورد لە ئەنجامی بەشداریکردنی ژمارەیەک شۆڕژگێڕی باشووری کوردستان لە کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان، لە کاتێکدا کە پارتی دیموکراتی کوردستانی ئێران لەوێ هەبوو بیر لەوە کرایەوە کە پارتێکی شتایبەت بە کوردەکانی کوردستانی عێراق باشووری کوردستان پێک بهێنرێت. ئەنجامی پەیوەندیکردن بە چەند کەسایەتێکی کوردی کوردستانی عێراق و کۆمەڵە و پارتەکانی ئەو بەشەی کوردستان لە 16 ئابی 1946 کۆنگرەی دامەزراندنی پارتی دیموکراتی کورد لە بەغدا بەسرا کە تیایدا ئەم کەسایەتیانەی خوارەوە بۆ پۆستە گرنگەکان هەڵبژێردراون. یەکەم مستەفا بارزانی بە سەرۆکی پارتی، دووەم شێخ لەتیف شێخ مەحموودی بەرزنجی بە جێگری یەکەمی سەرۆک، سێم کاکە زیاد بە جێگر دووەمی سەرۆک. هەروەها ئەندامانی مەکتەبی ناوەندی و مەکتەبی سیاسی دیاریکراون. مەکتەبی سیاسی بڕیاریدا کە بارگەی سەرەکی لە شاری بەغدا بێت. هەروەها ڕۆژنامەی ڕزگاری بوو بە زمانحاڵی پارتی دیموکراتی کورد. ئەم پارتە چەندین ئامانجی هەبوو. لە ڕووی سیاسیەوە ڕزگار بوون لە ئیمپریالیزم و دامەزراندنی کۆمارێکی دیموکراتی یەکگرتوو بوو لە عێراق کە مافەکانی کوردی تێدا دەستەبەر بکرێت.
لە بواری ئابووریش بایەخدان بە پیشەسازی و کشتوکاڵ و خۆماڵیکردنی سامان و داهاتە نیشتیمانیەکان ئامانجی سەرەکی بوون. لایەنی کۆمەڵایەتیش حیزبی داوای یەکسانی کۆمەڵایەتی و لەناوبردنی نەزانی و خوێندەواری کردووە. و هەروەها لە 26 کانونی دووەمی 1953 کۆنگرەی سێیەمی پارتەکە لە شاری کەرکووک بەسترا، یەکێک لە بڕیارەکانی گۆڕینی ناوی پارتی دیموکراتی کورد بوو بۆ پارتی دیموکراتی کوردستان. لە بڕیارێکی تریشدا ڕۆژنامەی خەبات لە جێگەی ڕزگاری بوو بە زمانحاڵی پارتەکە.